ئەو ئیشە لە باب و باپیرانم مایتەوە کە باپیرم تاکە کەس بوو لە هەولێرێ ترسیاتی هەبوو لە هەولێرە ترسیاتی دەفرۆشت ئەنجا ئەو ئیشە بۆ باوکم ماوە ئەمەش ئیشی شوێنگری بابمان کردووە لە کۆنەوە ئیشێ دەکەن نێزیکەی ئەگەر بڵێم نێزیکەی 100 ساڵ دەبیتن کە بابم والیت 26 بووە پێشەویش باپیرم هەر ئەو ئیشەی کردووە ئەو ئیشە لە باب و باپیرانم بۆ مایتەوە باوکم بە بیرم دێ یعنی من گچکە بووین بە بیرم دێ گۆچکەمان هەبوو هەمووی لە بەغدا هیناوە چتی زۆر زۆر جوان بوو جا ئێستا تەتەوڕی کردێ بوویتە ئەو پلاستیکانە بە خاوێنی و بە پوختەی دەمینێ قەپاغ و شتی خۆی هەیە جا ئەو ئیشە ئەو هەمایتەوە بۆ من کە وەرزی بەربوومی خۆمانە کە خیارە تەرۆزیە پێڕادەگا ئێمە لە گومرجێ یان لەگەوەی کە لە فەلاحەکان تەرۆزی و خیاری لیان دەکڕین دێنینە ناو معمەلی کە قۆناغی یەکەم دەست پێ دەکەین طبعاً ئەو تەرۆزیە دەبی ئامێری خۆی بی مەچینە ینی دەستە بەر بنچینەی هەموو وچ بلێ دەبی کوم بکرێتەکەن بریندار بکەن لەبەرەوە خێیەکەی وەگریتن کە وەری گرت و ئەمێش لە ناو دەبەی دادنی ناو خێواوچی دادێنێ کە لە ناو خێواکماندانە قۆناغی یەکەم ناو خێواوچی دادێنێ کە ماوەی 5-6 ڕۆژ زەر دەبیتن اینجا خێواوکەی دەگۆڕین بە قووەتی دەکەین تا بمینێ هەتا 10 مانگ هەتا 12 مانگ دەبۆی هەتا وەرزی خۆی تێدەپەڕی ئێمە کە هەتا وەرزی تەرۆزی پێدەگاتوە دەبی لامان بمینێتن. ئێمە دەبی شوێنەکەی زۆر فێنێک بیتن بەڕاستی چکە وەرزی هاوین گەرمە بەخۆی ئەو تەرۆزی ئەگە گەرم بیتن تێک دەچی بەڕاستی دەبی هەموو نەناو ئەو دەبانە دابنێ ئەو دەبانە زۆر پاک و خاوێنە حەوز هەیە بەس حەوز زۆر باش نییە سەری دانا پۆشتێ تاوان ئەو دەبەیە کە تو ناو خێواوک دەگرتەوە کەپست کرد جوان سەریدا دەبۆشتی هیچ کێشەد نییە هیچ حەشەراتێک توخنیە ئەو دەبەیە ناکەویتن لەبەرەوەی نابی ئەتو دەبی زۆر گرنگی بە پاک و خاوێنی بدە ئەو دەبەیە بدەیت بەڕاستی هەموو جارێ دەبی مانجێ جارێک دەبی سەری هەردەوێت تەماشاکە بزانێ ئەوە چی لێ هاتی چی لێ نهاتیە دەبی زۆر بە ئاگداری بە پاک و خاوێنی هەردووجیژێ. ئێمە کە مەرحەلەی دوو ئاوەکەمان گۆڕی بە قووەتمان کرد دەبی کەپسەکەی زۆر مەزبوط بیتن تێرخێ بیتن ئەگە تێرخێ نەبیتن ئەوە نامینێتن دەبی ساڵ بەسەردا بسوڕێتەوە هەتا تەرزوی پێ دەگاتەوە ئەتو دەبی تەرۆزی لات هەبیتن لێت نەبڕێ کە لێت بڕا ئەتو نابی لە ئیشەکەت ڕادەوەستی. ئێمە خێی عادەتەن خێی لە ئێران هەیە ئێرانی هەیە تورکی هەیە بەس خێی عێراقی سەماوە زۆر باشە نەوعیەتەکەی زۆر باشە لەبەرەوەی خێیەکی پاک و خاوێنە چەند زۆرە خێ هەیە خێ نابی وردە ئەوەی تێدایە قوڕی کەستەجی تێدایە وەلی دەکات لەسەر تەرۆزەکەی تاسی لە تەرۆزێکە دەکا بۆنی دەکەوتێت کە ئەو خێە یۆدی تێدانە تەسفیە کرایە ئێمە کە دامان پۆشی داماننا هیچی لێ نایە ئەمە لەبرەوەی چەند ساڵە ئەزمونمان هەیە لە ئیشەکەی خۆمان ئەو ئیشەی من نییە ئی بابیشم نیە ئی باپیرمە لە چەند ساڵە ئەمە لە ساڵی چلەکانەوە باپیرم بەو ئیشەی هەستایە کە ئەو کاتی ئەو دەبانە نەبووە ئەو کاتی جەڕە هەبووە ئەو کاتی
دار هەبوو دار کە ئاو تێدەکرد ئەستور دەبوو ئاوەکە سەبر ڕادەوەستا لە بینەکان دەڕۆی بەس دارەکە ئەستور دەبوو ناوشتی ئەو شتانیان تووشاتیان دەگرتەوە. ترشیاتی زەردمان هەیە، ترشیاتی سوورمان هەیە، ترشیاتی بە سرکەی هەنارمان هەیە دەکارڕبەی هەناری لەگەڵ ترشیاتی بە دۆشا و بە عەرەبی پێدەڵێن مودەبەس. ئەو زە ڕۆژانە ئەو ئیشانە دەکەین بە زیاتر ترشیاتەکە ترشیاتی زەرد ڕەوازی زیاترە لە هەولێر بڵێ بەعام ترشیاتی زەرد ڕەوازی زیاترە. ئێستا ئەمە کاوە جیراتەوە لە هاوینە کە لە گومرجێ هیناتمان چوتە بەرمەچینە لە بەرمەچینێ کوم بووە لەبەر خێواوەکەی وەگرین. ئێستاوا کەپز بووە کەپسەکە زۆر مەزبوطە ئێستا ئەینە تەرۆزیە بزەبت ئی هاوینێ ئەوە کەپسمان کردێ ئێستا دەیبێن ئەو ئافرەتانە دەردێنین دەبنە ناو بانیۆ لە بانیۆی شەو ڕۆژێک دەمینێ دوو ئاویلێ دەگۆڕین ئاوە سووراتەکەی بەردەداتن. ئەوە مەرحەلەی یەکەم لە قۆناغی یەکم ناو بانیۆی دەکرێت سووراتەکەی بەردەداتن. قۆناغی دووەمیش کە سووراتەکەی بەردەدات جوان دەیشوێەوە لە ناو خەلی دادنێ. تورکیا کاتی زستاندا دێ ڕەوازی زیاترە لەبەرەوەی دنیا ساردا ڕەغبەتی زیاتر دەبێت. بە ڕەمەزانانیش زیاتر دەفرۆشێ خەڵک بە ڕۆژوە حەزی دەستە تورکیا. ئێستا ئەوە دەبینین ناوبانیۆ سیرە سیری سپیە بێ بۆنە ئێستا وش بابەتەکی نوێ دەرچووە سیرەکە سینیە بە بۆن هەیە بەس ئێستا خەرک ئەو سیرە زۆر لای گرنگە ئەو سیرە دەکرێت چەند زۆرنەوە دەتانی بیکەنێ بە سرکە بە جاترەیە لە ناو بیبەریە دادنێ بیبەری سوور بە جێزەر بە چەند جۆرە تامی تێدا دروست دەکرێت. وهروە ئێستا ئەو تەرۆزیە کە لە ناو خێواکمان دەرهینە هاتە ناو بانیۆ ناو بانیۆی سووراتێکی کە بەردەداتن اینجا داێنە ناو دەبین ناو دەست زەردی دەکەین خەلی لۆ دەگرینەوە خەلی زەردا و نا ئەو دەبەی دادنێ. ئەوەش مشەکە لە جێزەرە تەرۆزیە خیارە شەلغەمە بەوەی دەنێن کە تێکەڵاو ئەو تێکەڵاوش هەمان شێوە ناو خێواکمان دەرینە هاشمان ناو بانیۆی کە مەرحەلەی دوو خێواوکەی بەردەداتن داهێنە ناو دەبەی خەلی زەردی بەسەردا دەکەین و ئیشەکە ینی شەو ڕۆژێک دەبینێت تامەکەی وەردەگریتن. ئەو تەرۆزەش هەم نەفسشی مەرحەلەی یەکەم ناو خێواکمان دەرینە مەرحەلەی دووەم هاشمانە ناو بانیۆی لە ناو بانیۆی سووراتەکەی بەردا شەو ڕۆژ اینجا داێنە ناو خەلی. ئێستا ئەوە خیارە هەمان شێوە ئەو خیارەمان ناو خێواوچی دەرهینایە ناو دەبەی لە مەرحەلەی دوو خێواوکەی بەردەداتن کە بەریدا دانە ناو دەبەی زەرداوی لەسەر دادنێن دوو ڕۆژ دەبینێت لەبەرەوەی تامەکەی وەگری بەهاراتی لێ دەین تەرتیباتی لێدەن لەبەرەوە لۆ دەمینێتن سوورە کە سووراتەکە هەتا بەرنەداتن هەرچی لێ بکەی ئەتوە هەر سوورە لەبەرەوەی دەبی سووراتەکە بەرداتن ئەگە بەرنەداتن چەند خەلی تێکە هیچ ئیسفادی لێ ناکەی دەبین ناو دەبەی بکەی سووراتەکە ڕۆیی خەلی لەسەر دادنەی بەهارات و تەرتیباتی خۆمان لێ دەین و تام و بۆنی خۆمان هەیە لێ دەین و شەو ڕۆژێک دەمینێ تامی خۆی وەردەگریتن. ساڵی لەوانێ 80 تن هەتا 100 تن ئەمە ئیمتاز بکەین بەس ڕۆژانە نازانین بە چەندە لەوەیە 100 تن زیاتریش بیتن ئەمە ئیمتاز دەکەین.
ئەو دەرمانە زەردە ئەجنەبیە کە لە دەرەوەی وڵات دەینین چەند ساڵە ئێمە تەجروبەمان هەیە لەسا ئەو دەرمانەی کە دەرمانش تەندروستە دەرمان هەیە ئی جلوبەرجی ئەمە ئەو شتانە بەکار ناینین چکە لە بۆ بەشەری لە تەندروستی بەشەری زۆر خراپە ئێمە ئەو دەرمانە زەردە زۆر تەجروبەمان هەیە لەسەری غذاییە تەندروستە لە بۆ گیانی بەشەر و ئەنواعەکان کە ئەو تەرۆزی و خیارەمان کە زەرد کردیە ئەوتە خیارە تەرۆزیە قەرناویتە سێبن ئاردیە بیبەرە شەلغەمە جێزەرە ئەو بابەتان هەموو تێکەڵ دەکەین جاران ترشیات بە ئاسانی دروست دەکە بە سادەی دروست دەکرا هەر ئەوەندە بایەخی پێ نەدەدرا ئەوها تام و چێژی نەبوو بەڕاستی کە ئێستا ئەوها تامی دەکەین ئێستا زمانەکە گۆڕاوە سیری هەیە سیر ترشیاتەکە خۆش دەکا ئێستا خۆمان زیاتر لەبەرەوەی زیاتر لە مهینەکە داینە چەند ساڵەمەت لە ئیشەکە داینە زیاتر تەجروبەمان زیاترە هەروە خەریکە زیاتر ئیشەکەمان بە پێشەوە ببین بۆ خەڵک لێمان ڕازی بی زیاتر. ئەوە تورشیاتی زەردی پێ دەڵێن زەردی تێکەڵاو تورشیاتی سووریشمان هەیە کە ئەو بابەتانە دەتانین ئەو ئاوە سوورەی تێکن لەگەڵ چەوەندەرەکەی سرقە سۆرەکە تێکەڵیکەین ئاوی سووری تێ دەکەین دەبتە تورشیاتی سوور ئاوە زەردەکە ئەو دەرمانەیە کە خەلی مرەکەزیشمان هەیە و بەهاراتیشمان هەیە چەند نەوە تامی تکەشمان هەیە تێکەڵ دەکەین ئاوەکی زۆر پوختە و بەتام دەردەچی تێکەنێ ناو ئەو سەتلانە و هەروە دەبی بڕک تیژبی ئاوی بیبری تێ دەکەی ئاوی سیری تێ دەکەی دەبی بە هەمان شێوێ دەبی تامەکی زۆر خۆشی هەبیتن بەس ئەوە نییە ئەتو هەر دەرمانە زەردەکەی تێکە و بڕک خەلی تێکەی هەتر شت دەبی ئەتو کە تووشاتەکەت خوارد دەبی تامەکی زۆر خۆشی هەبیتن بەڕاستی. ئێمە لەو شوێنە ئیشەکەین ئیجازەی سەحەمان هەیە تەندروستی ساڵانە نوێ دەکەینەوە لەگەڵ نوێکردنی وانە ئیجازەکە دەبی کارتی تەندروستی کرێکارەکان هەمووی تەواو بکەین فەحسیان بۆ بکەین ئینجا بتوانن لێرە ئیش بکەن کاتی ئیشکردنیش هەموو دەستکێش دەکەنە دەستی خۆیان کڵاوەکەن کە مادەیان هەیە سەدرەیان هەیە جلیان هەموو یەک ڕەنگە دزمە دەکەنە پێی خۆیان ئیشەکە بە پوختەی بە خاوێنی بەڕێ بچی بایەخ بە پاک و خاوێنیش زۆر بایەخی پێ دەدەین لەبەر ئەوەی خواردنەکە یەکسەر دەخورێت دەبی تەخسیری تێ نەکەین چەندی بتوانیت چەندی لە توانەماندا هەبیت پاک و خاوێن دەکەین چونکە وەکو تەماتە نیە وەکو خیار نییە بیبیتە ماڵەوە بیشوی ئەوە یەکسەر دەخورێت خەڵک یەکسەر ئەیبادێ ئەیکڕی ئەی خوات نابی تەخسیری تێ بکەین ئیشەکەمان زۆر بە پوختەی بەڕێکی ئەنجام دەدەین. ئەمە تووشاتی پێ دەڵێن تووشاتی مەحشی زۆرێک لە جۆرەکان تووشاتی مەحشی ئەو تووشاتە تایبەتمەندە کە لە جۆری پێکاتەکەی سیری عەجەمە سیری خۆمانەیە بەهاراتە کەرەوزە لەگە بیبەری تیژە بیبەری شیرینش هەمووی هور دەکرێت دێتە زەڵاتە چی تەواو ئەو تەرۆزیە چی لێ دەکەی ئەو تەرۆزیە یەکەم زادەینی شەقیەکەی بە چەق و شەقیەکەی وەک سەمون ئەو قیمەی تێئەکەی کە تێت کرد دەیبەستیەوە بەو کەرەوزەی دەیبەستیەوە کە بەستەوە نا ئەو سەتلەی دادنێ ئەوە کە مارکێتەکان دانوێن بۆ دوکانی خۆمان دادنین اینجا خەری دەکەینە سەری کە
تامەکەی جوان وەردەگری ئەوە یەک لە پێکاتەکانی زۆری تورشیاتی مەحشی زۆر جار خەڵک دەڵێ ئێمە تورشیاتی مەحشی دروست دەکەین لە ماڵەوە وەک ئێوە نییە باب ئەو تورشیاتە ئەو تەرۆزیە دەبی لە ناو خێواو چی بیتن یان دەبی دەچیدا بازارێ خیاری دەکڕی یان تەرۆزی دەکڕێت تەرۆزیەکەی لە ناو خێواچی دانانێ ڕاست دەینی ئاوی زەری دادەنێتە سەری یان دەیکوڵێنی دەریاو دێتەوە لا دوکان دەوڵی چی ئێوە چی ئێوە نەبوو بابی دەبی ئەو تەرۆزیە لە ناو خێواچی بمری تەواو کە دمراند ئەو زە دەبیبینی خێواچی بڕوان ناو خەلیدا بنێی ئەو دەبینی قیمەکاندانەی جوان بی پێچەوە خەلی بکەیە سەری جوان تامەکەی وەردەگری ئەوە زۆرێک لە زۆرەکانی تورشیاتی مەحشی کە ڕەمەزانان زیاتر خەڵک حەزی دەستێ لەبەرەوەی بە ڕۆژیەوە شتەکە ترشە خەڵک پێی خۆشە بەڕاستی ترشیاتەکە زۆری هەیە زۆر خۆش و بەتام و بەچێژن ئەو تووشاتەی زۆر خۆشە لای خەڵک یعنی خەڵک دێ بە 2 کیلۆ بە 3 کیلۆ دەباتن یعنی بۆ شارەزا بووە شارەزای نەوعی جۆرەکەی بووە زۆرەی زۆر باشە یعنی بە کوالێتێکی زۆر جوان ڕێک و پێک ئەمە دروستی دەکەین وەک ماڵەوە نییە لە ماڵەوە ژن دێنە لای مەدەنێ واڵە ئەوها ماکرێ ئەوها ماکرد وەک ئێمە دەرناچی بۆ ئێمە پیشەی خۆمانە ئەمە هەموو ڕۆژانە دروستی دەکەین. خەڵک زۆر تەلەفۆنمان بۆ ئەکەن کە دێنە دوکانێ پرسیارمان لێ ئەەکەن لە پەیجەکانمان چۆن تورشیات زەر دەکرێ ئێمە کە تورشیات زەر دەکەین کە زەرداوەکەی ئەگرینەوە دەنمانی زەردە لەگە دەرمانی پرتەقالیە یعنی هەردووچی تێکەڵ ئەەکەین ئەگرینەوە ئەخینە سەر تەرۆزیەکە ئەوە کە پێکاتەکەی زەردی دەکاتن بەتەنێ ئەو زەردەچی جوان نییە بەس بەتەنێ ئەو زەردە نابیتن دەبێت تۆزە پرتەقالیش لەگەر تێکەڵکەین لەوەی لە ڕەنگەکی زوان دەردەچیتن کارگەکەمان زۆر خاوێن و پوختەیە دووەمین تام و چێژەکەی تایبەتە بەڕاستی ئەو خەڵکە ئێکڕی دێتە لایمە تورشیات دەکڕی خەڵکەکە خۆی دەزانی تورشیاتەکەمە چۆنە تەجروبەمان زیادە ئەمەش بایەق زۆر پێ دەدەین لەبەرەوەی خەڵک زیاتر پێمان ڕازی بیتن تورشیاتمان لا بکڕێت. دوای کە زەردمان کرد بەهاراتمان هەیە بەهاراتەکی خاصی خۆمان هەیە خاصی تورشیاتیە دوای بەهاراتەکەی تامە چکەشی دەدەینێ تامی سیری دەدەینێ سیری لێ دەدەین سیری ئاوی سیری عەجەم دوایە ئاوی بیبەریشی لێ دەدەین لەبەرەوەی ئاوی سیری و بیبەری تورشیاتەکەی زۆر بەتام دەکاتن. بیری ئەوەشمان کردەوە کە تورشیات بۆ شارەکانی دیکە ببین بیری ئەوەمان هەیە تورشیاتەکە چۆن بگەینە شارەکانی دیکە ئینشاءڵڵا لە داهاتوو تورشیات دەنێرین بۆ شارەکانی دیکەش هەتا ڕەوازی زیاتر بێت هەتا خەڵک زیاتریشەمان ناسیت. دوای کوڵانی چەوەندەرەکە کە جوان پاکمان کردو و شوشتمان ناو مەزەڵی دادنی دەیکوڵێنین کە کوڵاندمان نابی زۆر نەرمبی نابی زۆرش ڕقڕبی مام ناوەندبی کە کوڵاندمان تۆزێک سارد دەبتەوە ئێستاەوە تۆزێک سارد بیتەوە بەخۆی زۆر گەرم بوو ئێستا ئەوە ناو سەتی دەکە ناو دەبەی دەکەن ئەوە مەرحەلە یەکەم کە ناو دەبەمان کرد ئەو زین دەینین لێوێن دەر خەل و خێو ئەو تەرتیباتانەی دەدەینین. دوای کوڵانی چەوەندەرەکە هینامە ناو دەبەماندانە ئاوی تێدەکەینە سەری لەبەر چەوەندەرەکە ئاوەکەی زۆر پەیت و سۆرە کە دوای ئاومان تێکرد خەی کە بە مقداری کە پێویست خەی بۆ تێدەکەین دوای خەلی بۆ تێدەکەین ئەو خەلەی تێدەکەین
خەلی مڕەکەزە پاش خەلی ئەو سیر و کەرەوزە و قەزوانی تێدەکەین دوایە ئاوی سیر و بیبەریش تێدەکەینە سەری ئەوە ئاوی سیر و بیبەری تێدەکەینە سەری ئەوە تامەکەی وەردەگری ئەوەش ئاوی بیبەری لەبەرەوەی سیر و بیبەر تامەکی جیاوازیان هەیە دەداتە پێی دەبی ئەوە ئەوڕەکە دروستت کرد دەبی بەیانی بیفرۆشی حکوومەت هێرێمی کوردستان ئەگە یارمەتی منیش نەکا بتوانی مەزرعی گەورە دروست بکە بۆ چاندنی داری زەیتون ساڵانە لەوانەیە بلێم چەند هەزار تەن زەیتون بۆ کوردستان دێ ئەی بۆ زەیتونی خۆمان بێت بەروبەمەکەی بۆ خۆمان دەی فایدەکەی ئیسفادەکەی بۆ خۆمان نەگەڕێتەوە داوا لە حکوومەت دەگەی پەرە بەو ئیشە بداتن زەیتونمان زۆر لۆ ئەو بکە خەڵک ڕۆژانە زەیتون نەکڕی وەکو زاران نییە زەیتون شتێکی بە ئیسفادەیە بەڕاستی ڕۆژانە خەڵک ئێستا ئەیخوا هیوادارین لە حکوومەتی هەرێم پەرە بەو ئیشەی بداتن فەلاح و چێلگەی گەورە دروست بکە بۆ بەروبوومی زەیتون. تورشیاتی بە دۆشاو حازرمان کردیا پێکاتەکەی چییە؟ تەرۆزیە، خیارە، کەلەمە، قەرنابیتە، سیرە، زەیتونە، جێزەرە، بیبەرەتیژ و شیرینە. ئێستاوە دۆشاوەکەی دەکەینە سەری شەو ڕۆژێک دەبینێت تا تامەکەی وەردەگری. ئێستاوە دۆشاوەکەتەمان تێکردە سەری ئەوە تووشی بە دۆشاو. ئێستاش زۆرش کەشمان هەیە جۆری تورشیاتی بە سرکەی هەناری ئەوەش پێکاتەکەی هەمان شێوەیە تەرۆزی، خیار، کەلەم، قەرنابی، سێوە، جێزەرە، سیرە، زەیتونە، بیبەرە ئەوەش پێکاتەکەی تووشی بە هەناری هەمان شێوە ئەوەش دەبی شەوەک بمینێ لەبەرەوەی تامەکەی وەربگریتن بە شێوەیەکی ڕێک و پێک. داهۆمان لە حکوومەتی هەرێم هەیە زیاتر پەرە بە ئیشەکەمان بدا شوێنمان گەورە بکە یارمەتیمان بکە بۆ ئەوەی بتوانین زیاتر ترشیات بە بەرهەم بینین بۆ دەرەوەی کوردستان بنێرین و دەست ئەو کاتی خەڵکانێک زیاتر لای من ئیشەکەن قورساییەکەش لەسەر حکوومەت هەڵدەستی خەڵکانێک لە من ئیسفادە دەکەم منیش ئیسفادە لەوان دەکەم خەڵکانێک بژێوی ژیانی خۆشیان بە خۆشی بەباشی بەڕێوە دەچیت هیوادارین حکوومەت هاوکاریمان بیتن بۆ ئەوەی ئیشەکەمان بەڕاستی پەرە پێ بدەین. بۆ ڕەمەزانی ئامادەی باشمان کردووە هەموو شتێکمان هور کردووە حازر کردووە هەر مایە بیکەینە ناوبانیوە خەیەکەی بڕوە ئەنجا ترشیاتەکە خۆشکەین بۆ بەیانی یەک ڕۆژ دوو ڕۆژ ئەنجا ترشیاتەکە بنێرم بۆ بازار.